سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجێم کاتتان باش. ئێستا لە مزگەوتی سەروەرارین دیارە ئامادەکاری ئەکرێ بۆ بەڕێکردنی حاجیان بۆ سەفەری حەج. ئەمڕۆ نووسنگی حەج و عومرەی سۆران لە سێ کۆبوونەوەی جیاواز لە سێ کاتی جیاوازیش لەگەڵ حاجیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کۆ ئەبێتەوە بۆی کۆمەڵێک ڕێنمایی کارچێڕی هەروە ئاینی و تەندروستیان پێبدا بۆ ئەوەی لە کاتی سەفەری حەج جێبەجێ بکرێت. بۆ وەرگرتنی ژمارەی حاجیان و کۆمەڵێک کوردەکاری من لەگەڵ بەڕێز مامۆستا یوسف چۆمانی بەڕێوەبەری نووسنگی حەج و عومرەی سۆران گفتوگۆکەم. مامۆستا یوسف سڵاوتان لێبێت. ئامادەکاریەکان دەستی پێکردووە بۆ بەڕێکردنی حاجیان بۆ سعودیا؟ بەناوی خی گەورە میهرەبان زۆر بەخێر بن، خۆشحاڵین. ئەمڕۆ هەشتی مانگ ڕۆژی چوارشەممە یەکەم کۆبوونەوە لەگەڵ حاجیانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەیکەین کەوا ئێمە ڕاست پێشدراوین لەلایەن وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چەند ڕێنماییەکی ئیداری تەندروستی ئاینیە پێشکەش بە حاجیانی خۆمان بکەین بە شانازیەوە بۆ ئەوەی لە کاتی سەفەر ئەکەن هەموو ڕێنماییەکانیان جێبەجێ بکەن و بە ئاگادار بن لەو ڕێنمایانەی کەوا پێشکەش بە پیاوان و ئافرەتان دەکرێتن. مامۆستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە دیاریکراوی ژمارەی حاجیان چەندە بە پیا و ئافرەتەوە؟ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەسپاسەوە ساڵ بە ساڵ ڕێژەی حاجیان زیاد دەکرێتن و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش وەسپاسی داون دەستگاکانی خۆمانەکەین بەڕاستی هاوکاڵ و باڵپشت و پشتیوانی ئێمەنا لە ئەو کاراسانەی کەوا لە بۆمان ئەکرێتن. حاجیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم ساڵ نزیک بە 300 حاجیە و 154 حاجی و زیاتر لە پیاوان دەڕواتن، 135 حاجی لە ئافرەتانیش دەڕواتن بۆ سەفەری ماڵخوایی لە ئیدارەی سەربەخۆی سۆران. مامۆستا ڕۆژەکەش دیاری کراوە لە چ ڕۆژێک چووکە بە دوو شێوە سەفەرەکرێ هەم بە وشکانی و هەم بە ئاسمانی. ڕۆژەکە دیارە حاجیانی سەفەری وشکانی کەی دەچن؟ 28 مانگ یەکەم ڕەحلە یەکەم سەفەر دیاری کراوە ئەگەر هیچ شتێک نێتە پێش پاش و پێش نەکاتن، بەڵام ئەبێ لە 25 مانجی ئامادەسازی خۆیان بکەن، هیچ سەفەرێک نەکەن و ئامادە بن لە هەر کاتێک پەیوەندیان لەگەڵ گرا بێن لە بۆ ئەو سەفەرەی و 28 مانگ بڕیار وایە تەواوی هەرێمی کوردستان پێکەوە سەفەر بکەن بەڕ، ینی لە ڕێی وشکانی دەڕۆنەوە و 29 مانجیش تاکوپێنجی 6 بڕیار وایە ئەوانەی لە ڕێی ئاسمانی لە ڕێی فڕۆکخانەوە بڕۆنە. پرسیاری من لەسەر ئەوە بێ وەکو حکوومەت و لایەنی پەیوەندیدار تەواوی ئامادەکاری کراوە بۆ ئەوەی چ بە ئەوەی بە پاسەچێ و بە فڕۆکە دابین کراوە بۆی حکوومەت یاریمی کوردستانەوە بە سوپاسەوە بە شانازیەوە بە خزمەتکاری لە بۆ خەڵکی خۆی بە شانازی هەموو شەکان جێبەجێ کردوونە زیاتر لە نزیک لە 3 ملیاری پارەی حکوومەت یاریمی کوردستان تەرخان کرایە بۆ حاجیانی یاریمی کوردستان بۆ ئەوی بتوانین هەر پێویستیەکە کەم و کوڕیەکەبی لەندەرێت جێبەجێ بکەین و لیژنەی موفتیەکانی ئاینی، لیژنەی مرشیدی ئاینی، لیژنەی طبی و ئیداری زۆر بە مەزبوطی زۆر بە باشی ئامادەکراینیان لە بۆ یاوەری حاجیانەکەن خزمەتیان بکەن هەتا سون دێنەوە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی لەگەڵتان بەردەوام ببین. من مەبەستمە لایەنی تەندروستیەکە شوەر بگرم. دکتۆر کاروان بەڕێوەبەری بەشی خۆپاراستن لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران. کاک دکتۆر، چی پێویستە لە ڕوانگەی تەندروستیەوە کە ئێوە ئاراستەی حاجیانی بکەن؟ دەستەکان خۆش مامۆستا ئەوەی کە لەوری تەندروستی پێویستە بەتایبەتەوە حاجیانی ئینشاڵڵا کە سەفەرەکەن ئەوانی کە نەخۆشی درێژخانیان هەیە پێویستە لانی کەم مانگێک پێش ئەو کاتە سەردانی پزیشکی خۆیان بکەن بۆی ڕێنمای تایبەت بە نەخۆشیەکەی خۆیان وەرگن، هەروەها بڕی پێویستی دەرمانی درێژخانیش لەگەڵ خۆیان بن بۆ سەفەرە چکە ئەوەی کە بە پێ ئەو ڕێنمایکە بێمە هاتووە ئەو دا و دەرمانی کە لەوێ ئامادەکراوە تەنها بۆ حاڵەتی پێویست و بڵێن سادەنە و حاڵەتانی کە لەوێ کەسێک تووشی نەخۆشیی ڕێڕێی هەناسیان هەرسە بتن، بەڵام نەخۆشی درێژخانەکان دا و دەرمانیان پێنیە بۆیە پێویستە هەموو حاجێک بەلایانی کەم بڕی 30 ڕۆژ دەرمانی خۆی پێ بتمەکوندن نەخۆشی درێژخان، هەروە ئێمە هەندێک ڕێنمایی تایبەتیشیان پێدەین بۆ چۆن خۆ پارێزن لە نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی ڕێڕێی هەناسە و ڕێڕێی هەرس. لە ڕووی تەندروستی هیچ کەسێک کە بێ ڕێگەی پێنەدرێ بۆ بە تایبەتی سواربوونی فڕۆکە یا ڕێگەی درێژ یا قەرەباڵغی چ نەخۆشێک ناتوانێت حەج بکات؟ بەڵێ ئێمە تیمی تایبەت هەیە ئینشاڵڵا دوای نزیکەی 10 ڕۆژیت کە دەست دەکەین بە هەم پێدانی ڤاکسین و هەم دووبارە پشکنینەوەی هەموو حاجیانی کە سەفەرەکەن بە تایبەتیەوانی کە نەخۆشی درێژخانیان هەیە هەرچەندە تا ئێستا هیچ نەخۆشیێکی دیاریکراونی کە ڕێگر بێت لەوەی کە کەسێکە سەفەری حەج بە تەنها ئەوانەیە کە لە ڕوو جستیەوە زۆر لاواز بن بوون منەوەنەیە کە
شێرپەنجیان هەبێت لەژێر چارەسەری کیمیایی بن لەوانەیە ئەوانە پێیان نەکرێت سەفەر بکەن هەرچەندە ئێمە تا ئێستا نزیکەوە چەند ساڵێک ئێمە بەردەوام بڵێن تیمی پشکنینی حاجەکانەکەین سەحارەتێکی وا ڕووینەدا کە هەر کەسێک ڕێگر بێتن لە سەفەرکردن بۆ حەج. سپاس بۆ تۆ. ئەمەش وتەکانی دکتۆر کاروان لە ڕوانگەی تەندروستیەوە. من مەبەستمە قسەی حەملەدارێکی شوەر بگرم، یەکێک لەو حەملەدارانێکەوە سەرپەرشتی بەڕێکردنی حاجیان ئەکاتن. حاجی عەبدوسەمەد کە یەکێک لەوانەی سەرپەرشتی ئەو حاجیانە ئەکاتن. کاک حاجی عەبدوسەمەد تۆشێکێکی لەوانەیە کە حەملەداری لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران ژمارەی حاجیانت چەندەکەوە تۆ سەرپەرشتیانە؟ ئەمە 48 حاجینە 48 حاجینە کە ئەمە سەرپەرشتیان دەکەین، هەر حەملەدارێک 48 حاجی هەیە سەرپەرشتیان دەکەن. ئامادەکاریەکانی خۆتان کردووە بۆ الحەمدولله هەموو شتێکمان نەفێستەوە بۆ ئینشاءالله بازەکانیان لە دروست دەکەین و ئەو شوانەی کە لومەدانرایە هەموو شتەکەمان حازر کردی لە ڕووی دابینکردنی هوتێل و لە هوتێل دابین کراوە، پاس دابین کراوە، خواردن دابین کراوە لە بۆ حاجەکان، هیچ مشکلانیان لە مینا جێگایان نێزیکە الحەمدولله هەسارە لە مینا، بەس فندەقەکان لە عەزیزەینە الحەمدولله ئەوانش جێگایەکان خۆش سپاس دەکەم. مەمنون. سەرپەرشتێک بوولەوانەی وەکو حەملەدار سەرپەرشتی حاجیانەکە لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان کۆبوونەوەی نووسنگی حەج و عومرەی سۆرانە لەگەڵ حاجیان کە ئەمڕۆ لە سێ کاتی جیاواز کۆبوونەوە لەگەڵ ژمارەیەک لەو حاجیانە ئەکرێتن کە ناویان بۆ سەفەری حەج دەرچووە و ئەچەند سەفەری حەج ئەکەن و ئەرکە ئاینیەکان جێبەجێەکەن لە ڕوانگەی کارژێڕی تەندروستی ئاینیەوە ڕێنماییەکانیان بۆ ڕوون کرایەوە. ئەمەش بە پاڵپشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و بەڕێوەبەرایەتی گەشتی حەج و عومرە ڕاست پێدراون بەو پەڕی باشترین شێوە خزمەتی حاجیان بکەن لە کاتی چوون و هاتنیان کە 28 و 29 ئەو مانگە کاروانی حاجیان بەڕێکەوێت لە ڕێگەی وشکانی و ئاسمانیەوە.